بسم الله بناوی خوده. مەرج نییە بۆ شکاندنی توێنێتی بێت کە لەم ئاوە دەخواتەوە. الحمد لله وەکو زێڕینە و وەکو دەرمانە. لە دێرزەمانەوە ئاوی ئەم کانیاوە لەلایەن خەڵکێکی زۆرەوە بۆ چارەسەری بەردی گورچی لە بەکاردێت. ئاوەکە لایەن شیفاهێنەرە. بۆ بیرن بە استیفۆدە بێەوە بێدیتە ئەوە هەنگیت گوتێ بۆ ڕاملێ و بۆ چلیۆ بوو بەرێەوە بۆش بوو. ما چۆلێ چی کرد چۆمە کتریکێمە سەمەوەرێمە گیرە ناتگەرد. ئەسلان گیرە ناتگەرد. گیرە کۆمە زۆنی گیرە نۆگرێمە زۆنی دەرمۆنە. بوارکە نەخوشین مەزور تێم بین. استیفۆدە بێەوە بێمات کرد. هاتۆ هەندێک دکتۆریشت هۆتە حەزکەن شێم دێەوە بێ وە بوو نۆی نەخۆنەوە بێت وەشت دای. دکتورێت هۆتە گوتێ نەخوشین مە بێەوە بێ چۆرە سەر بی. کانی واش کانیاوێک دەکەوێتە بناری چیای واشی دەبەری بارزان. مەلسە کۆنیەوەش ئۆڤۆ کرد وەدەمە مەستیفۆدە بێەوە بێ دیت. لە دێرزەمانەوە ئاوەدانی لە دەور و پشتی کانیاوەکە هەبووە. ئەشکەوتەکانی دەستکردن و ساڵی 1970 تەواو کراون. بەری بۆ پیرێن مەش ئێرەها هاوی بەس هەندی بیرۆ منە نوات و ئێکێ ئەختیام ئیرۆنێ زەڤری ئەم ئیرۆنێ زەڤری مەمۆڵێت خۆینۆن مە لێرە ئۆڤۆ کرد پشتینگی نهۆنیش تێم بوون مە ئیستیفۆدە بۆ شکافتۆش دیت گوندێ بۆزێ ئاف شکافتەیەت کوڵی ئێک دو نەفرێت گوندێ بۆرزۆشت جەدۆ بووی بیرۆ من تێت وەختێ سۆڵەت هەفتێ کێم یعنی پێدۆتر و پێ هەڵترنە هەنگێت کوڵی بژامی تۆ تێرە نواتۆیەکی مەمۆڵێت خۆی نۆرە هاتۆ تقریبان سێ سۆڵە مۆڵین مایل سەڤێەوە بی وشکە ساڵی ئاوەکەی کەم کردوتەوە بەڵام هیچ کات هێندەی ئێستا کەم نەبووە. خەزانەی کۆکەرەوەی ئاوەکە لە ژێر ئەشکەوتەکاندایە. نزیکەی دەمەترێک ئاوەکە بە دڕویانێکی بەردەڵاندا تێدەپەڕێت تا دەڕژێتە سەرزەوی. ساڵی 2004 کانیواش وەک ناوچەیەکی گەشتیاری و ئاوێکی سازگار و کانزایی لەسەر نەخشەی گەشتیاری هەرێمی کوردستان تۆمار کراوە. زیاتر لە وەرزی هاویندا گەشتیار ڕووی تێدەکەن. خەڵکی ڕێگای دوور بۆ گەیشتن بە کانیاوەکە دەبڕن. لێی دەخۆنەوە و دەم و چاوی لێ دەشۆن. چەندە بێکیش لە ئاوەکە دەبنەوە. هەڵکەوتەی کانیاوەکە لە شوێنێکی ئەستەم بووە. پێشتر شاخیان بۆ بڕیوە و ئێستاش پلیکانەیان بۆ دروست کردوون تا بە کانیاوەکە بگەیت. ڕوویە تەندروستی باتانن کە نە پشتڕاستنەکی لێکۆف ئەوە چارەسەرە بەلێ خەڵکیمە باش استیفادەی کول هەر سەرتاسەر هەرێما کوردستانê qasta vê kaniyê dikin bu birna avayê ev ji çendê piştrast ekîd ku mifaya jê wergirtî ji ber hindê dubare û sêbare li heme sertaserê Kurdistanê tên vê avê dibin bû çareser bû nexweşiya kiliyan ya remlê û bera hebûn avan şikefta û vê ava derman berê xelkekê zûrê devêrê yanî ku qasta vê bikin bû birna ser birna wextekê xweş hem geştûguzar hem çareser. ساڵانی ڕابردوو ڕووبەرێکی زۆری زەوی کشت و کاڵی بەراو کردووە. ئێستاش درێخی ناکات لە بەراوکردنی چەندین جۆرداری سروشتی و باخ و باخاتی خەڵک. کانیاوەکە دەکەوێتە سنووری گوندی بازێی قەزای مێرگە سۆر بەختیار قادڕ ڕوودا و دەبەری بارزان.